هەموو هێزە عێراقیەکان یەکەڵوێز بن بەرامبەر بە داعش و هەموو هێزە سیاسیەکان یەکەڵوێز بن بەرامبەر ڕوبەڕووبوونەوەی داعش و بە هەمان شێوە لەگەڵ هێزا و پەیمانە نێودەوڵەتیەکان بۆ ئەوەی ڕوبەڕووی داعش ببنەوە و ئێمە بەو شێوەیە هانی هێزە کوردیەکان دەدەین کە یەکەڵوێز بن بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش و هەمووان پێویستیان بەوەی هەموومان دەمانێت تەوافق هەبێت لە نێوان هێزە کوردیەکان و هەموو خوازیاری ئەوەین کە تەوافق هەبێ هەموو هەوڵێکی خۆمان دەدەین بۆ ئەوەی هەموو هێزە کوردیەکان گفتوگۆ و دانوستان بکەن و خۆیان بڕیار بدەن. باش جیاواز لە هێزە کوردیەکان من مەبەستمەوە بوو کەواتە ئێوە لەگەڵەوەدان لەگەڵ یەک پارچەی خاچی عێراقدان یاخود جیاواز لەم دۆخەی ئێستا کە داعشەیە یاخود لەگەڵ سربەخۆیی هەرێمی کوردستاندان ئێوە پشتگیری لە سربەخۆیی دەوڵەتی کوردی دەکەن؟ ئەمە بابەتێکە لە پەیوەندی بە کوردەکانەوە هەیە و لە ناوخۆی عێراقدا بەڵام کوردەکان بیانەوێ ئایا سربەخۆی وەربگرن یاخود بمێنەوە لە عێراقدا وەکو ئێستا کە هەرێمێکی ئۆتۆنۆمی لە ناوخۆی عێراقدا هەرکی لە پێشینەی ئەوەیە کە پێویستە هێزێکی دیموکراسی و دەسوورێکی زۆر بەهێز و دیموکراسیان هەبێ بۆ ڕوبەڕووی داعشیش بنەوە پێویستەکە کە لە ڕووی ئابووریشەوە توانەکانی خۆیان گەشە پێ بدەن و هەرچەند لە ئێستادا پاشەکشەی بەخۆی بنەوە بەهۆی ئەو قەرانە دارانەی کان و هەروەها دابەزین نرخینەوەتەوە. من زۆر جار کە قسەم لەگەڵ پارتە سیاسیەکان کردووە لە ماوەی چەند ڕۆژیدا ڕابردوودا لەگەڵ سەرۆک وەزیران و جێگری سەرۆک وەزیران و وەزیرانی هەرێم پێویستەکە کە سەرکردایەتی کورد لە ئێستادا بەرپرسیارەتی خۆیان بگرێتەوە و تەرکیزیان لەسەر هەوڵەکانیان هەبێت کە بەشێوەکەواتە ئێستا کاتی دەوڵەتی سربەخۆی کوردی نییە لەبەرەوەی ئەو قەیرانانە لە ئێستادا لە هەرێمی کوردستان بوونیان هەیە قەیرانی دارایی شەڕی داعش لە بەرەمانە ئێستا کاتی سربەخۆی نییە؟ پێویستە کە تەرکیزمان لەسەر ئەم بابەتانە شەبێ بەدڵنیایە هەر بابەتێک کە پێوەستی بە سربەخۆیەوە ئەوە بابەتێک کە پەیوەندی بە کوردەکان خۆیانەوە هەیە هێزە کوردیەکان خۆیان ئەمە تاوەکو ئێستا هەوڵیان لەو بارەیەوە نەداوە بە شێوەیەکی جدی ئەو هەڵوێستی بەریتانیا ئەوەیە کە لە ئێستادا ئێمە تەرکیزمان لەسەر دۆخی ئێستای هەیە کە ئەمەش ڕوبەڕبوونەوەی داعش و دۆخی ئابووری هەرێم و هەروەها مەسەلەی دیموکراسی لە هەرێم. باش لە کۆبوونەوەکەی شەوی 19 ئابدا نوێنەری بەریتانیا بەشدار بوو هەندێک ئاماژیان بۆ دەکرد کە نوێنەری بەریتانیا هەم نوێنەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا داوایان کردووە کە بارزانی بمێنێتەوە. من وەڵامی ئەمەم دەوێت حکوومەتی بەریتانیا نوێنەری بەریتانیا لەو کۆبوونەوەیەدا ڕایوا بوو بۆ چوونی وا بوو کە دەبێت بارزانی لە پۆستەکەیدا بمێنێتەوە پێی وا بوو باشترین چارەسەر مانەوەی بارزانی لە پۆستەکەیدا؟ بەریتانیا پشتیوانی هیچ هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان ناکا بەڵکو بەریتانیا پشتیوانی هەموو هێزە کوردیەکانەکە بۆی بگەن بە ڕێککەوتنێک ئەو بەرژەوەندەکانی خۆیان لێک بدەنەوە بەرژەوەندی گەلی کورد خۆی بڕیار دەدا لەو بارەوە سەقامگیری و دیموکراسی هەرێمی کوردستان ئەو یەک لای دەکاتەوە و پێویستەکە کە تەرکیزیان لە ئێستادا لەسەر بابەتە کاتیەکان بێ ئەوە بابەتێک نییە کە بەریتانیەکان
و ئێمە بابەتێک نییە کە پێوەستی بە ئێمەوە بێت و ئێمە بە شوێکی ڕاستە خوازیارن کەم و هێزەکان بە شوێکی ڕاستەوخۆ گفتوگۆ بە یەکتر کەواتە بۆ بەشداربوون گەر پەیوەندی بەیەوە نەبوو بەشداریکردنی ئێوە هۆکاری چی بوو حزورتان چی بوو لەو کۆبوونەوەیە دەتانویست چی بکەن بۆ چوونە نێوم کۆبوونەوەیە گەر پەیوەندی بە بەریتانیا و بەلایەنەکانی دیکەوە نێو پەیوەندی بەلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانەوە هەیە ئێوە ویستان چی بکەن؟ It's a Kurdish debate, as I said, but of course we are your international friends. We the هاوڕێی نێودەوڵەتی ئەوەی ئێمە وەکو بەریتانیا و هەموو هێزەکانی تر پشتیوانی لە هەرێمی کوردستان دەمانەوێت کە هەرێمی کوردستان بە شێوەیەکی سەقامگیر و سەرکەوتوو بێ ئێمە جیاوازەکانی نێوان هێزە پارتیەکان بەدی دەکەین و دانی پێدانێ ئێمە بە بەردەوامی هانی هێزە کوردەکان دێ بۆ ئێمە دایلۆگ بەردەوام بکەن ئەمە کە ئێمە پشتیوانی لێەکەین بەڵام دڵنیام لەوەی کە کۆبنەوەکەی ڕۆژی یەکشەمە ئێمە هانی ئەویان دەدەین کە بەردەوام بن لە گفتوگۆکان و بگەنە ڕێککەوتن باش پەیوەندی بەریتانیا لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان وەکو یەکە لەگەڵ تاوی لایەنە سیاسیەکان پەیوەندیتان لەگەڵ تاوی لایەنە سیاسیەکان هەیە واتە پەیوەندەکانتان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و گۆڕان و کۆمەڵ و لایەنەکانی دیکە یەکگرتو وەکو یەکە لەگەڵ تاوی لایەنەکان پەیوەندیتان هەیە؟ Absolutely. We meet with all the political parties, but also the British relationship with Kurdistan region is not about parties only. We support your institutions. We are supporting the Peshmerga. We, through the Westminster Foundation, are supporting the development of Parliament, capacity building. The British Council is supporting the education sector. So we're supporting your institutions as they develop, as they grow. British companies are here in the private sector, creating jobs, carrying out business. هەروەها لەگەڵ کارتی تایبەتیشەوە بە هەمان شێوە ئێمە پشتیوانی هێزەکانەوە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم پشتیوانی دەکەین و کۆمەڵێک پرۆژەی گەشتپێدانی بواری پەروەردەمانەوە خوێنکاران دەنێرین بۆ دەرەوە بە هەمان شێوە ئێمە پەیوەندیەکانمان تەنها لەگەڵ هێزە پارێز و پارتە سیاسیەکانی بەڵکو لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتەوە لە ڕووی بازرگانیەوە بە هەمان شێوە پەیوەندیمان هەیە ئەوە ئەرکی سەرەکی ئەمەیە کە بەو شێوەیە مامەڵە بکەین لەگەڵ حکوومەت و هەرێمی کوردستاندا. باش لە ئێستادا لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان وەکێوە لە نزیکەوە ئاگاداری گفتوگۆ و کۆبوونەوەکانن توانیویانە دروست مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە بکەن دروست مامەڵە لەگەڵ ئەم کێشەی ئێستادا بکەن لەگەڵ قەیرانی پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و باشترین چارەسەر چییە؟ ینی وەک خۆت وتت ئێمە داوان لێکەین کە گفتوگۆ بکەن بە چ شێوازێک باشترین چارەسەر چێ بۆ ئەم دۆخە ئێستا چی بکەن ڕێگە چارە؟ پێم وایە ئەوەی کە باشە پێویستەکە کە هێزە سیاسەکان ڕاستەوخۆ بە یەکەوە گفتوگۆ بکەن و لەسەر بنەمای تەوافق و سازان لە کاتێکدا کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەڵێ ڕووداوی زۆر ناخۆش هەیە کە ڕوودەدا بەڵام بەردەوام لە ڕووی لە گفتوگۆی سیاسیدا چارەسەر بۆ ئەو قەیرانان دروستەکە ئێمە وەکو بەریتانیا پشتیوانی لە هێزە کوردیەکان دەکەین و هانیان دەدەین بۆی بەردەوام بن لە گفتوگۆکانیان بۆی بگەنە ڕێککەوتن و سازان لە یەکتران ئێستادا تەحەدای زۆر هەیە بەتەبەت لە ڕووی ئاسایش و دۆخی ئابووری و تەواوی ناوچەکە تاوەکو لە کاتێکدا هێزەکان بە شێوەیەکی یەکگرتووانە مامەڵیان کرد و تەرکیزیان کرد لەسەر ئەم بابەتە سیارە ناتوانن بگەنە ڕێککەوتن. لەگەڵاتنی داعش حکوومەتی بەریتانیا لە چوارچێوەی هێزی هاوپەیمانان هاوکاری سەربازی مرۆی هەرێمی کوردستانی کرد. ئەم هاوکاریانە چۆنن بەردەوامە بێت و دەمێ بزانم خەرچی بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی هێزەکانی هاوپەیمانان کێ دەیگرێت ئاستۆ کێ خەرچی ئەم بۆردومانانە دەدات؟
Well, the fight against Daesh جەنگی دژ بە is a long داعش fight. جەنگێکی درێژخایان دەبێت و هێزە پێشمەرگەکان ڕۆڵێکی زۆر گرنگ و قوربانی گەورەیان داوە هێزانەکانی کوردستان و پێشمەرگە عشان دوورخستوەتەوە و ئێمە وەکو بەڕێتانیا پشتیوانیمان لە هێزەکانی پێشمەرگە و حکوومەتی عێراقی کردووە و لە ڕووی ڕاهێنان و ڕۆڵێکی زۆر گرنگمان هەبوو پشتیوانی لەو ڕۆڵاکەین کەەوە ئێمە بەردەوام دەبین لە تەنسیقمان لەگەڵ هاوپەیمانانی ترمان وەکو ئەمریکا و هەموو وڵاتانی تری ناو هاوپەیمانی بەردەوام دەبین لەگەڵ لەو هەوڵانەماندا ئەمە هەوڵ و جەنگێکی سەخت دەبێت بەڵام لێرە لە هەرێمی کوردستان سەقامگیرێکی زۆر باش بەدەهێنرا و بە هەمان شێوە هەڕەشەکان زۆر گەورن بۆ سەر هەرێم و بە عێراق و بە هەمان شێوە ئەوروپا. بەڵام وەڵامی پرسیارەکەم وەرنەگرت چێ خەرجی ئەو هێرشانە هەروەها فڕۆکە جەنگیەکان بۆ نمونە وەزیری بەرگری ئەمریکا دەڵێت 6500 هێرشی فڕۆکە جەنگیەکان تا ئێستا ئەنجام دراوە چێ خەرجی ئەمانە دابینەکات کێ دەگرێتە ئەستۆ؟ هەموو ئەوانەی کە هەوڵ لە دژی داعش دەجەنگن هەمویان بەشداری دارەیان هەیە بە شێوازی جیاواز بە هەمان شێوە هەرێمی کوردستان و بەغداش بە هەمان شێوە ئێمەش بە هەمان شێوە بۆ شێوەی بەردەوام دەبین و بەشدار دەبین لەو جەنگەدا. باش ڕای فەرمی بەریتانیا چییە لەسەر کێشەکانی ڕابردوو ئێستەی نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەگەڵ ئەوەن کە هەرێمی کوردستان ڕاستە و خۆنەوت بفرۆشێت و بەجیا ڕاتان چێ لەسەر کێشەکان بۆ چارەسەر نەکراوە؟ زۆر ئاگاداری ئەوم کە کێشەی زۆر هەبوو لە نێوان حکوومەتی هەرێم و تەواوی عێراقدا و مێژوویەکی ناخۆش هەبوو لە ڕابردوودا بەڵام ئەوەی ئێمە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا هەوڵمانداوە ویستمانە کە عێراقیەکان بەیەکەوە کار بکەن و بەیەکەوە بجەنگن لە دژی داعشدا داوامە لە حەیدەر عەبادی سەرۆکوەزیران کردووە کە بە هەمان شێوە کوردەکانیش بەشداری پێ بکات لە حکوومەتەکەەوە تەرکیز بکەن لەسەر ئەو کێشانەی کا بوون و چارەسەر بکرێن. لە سەپتەمبەری ڕابردوودا کاتێک حکوومەتی هەرێم و بەغدا گەشتە ڕێککەوتنێک لەبارەی نەوتەوە ئەمە زۆر مای دڵخۆشی بوو بەڵامەوەی کە زۆر گرنگ بوو ئێمە بەردەوام بووین لەوەی کە ئەم ڕێککەوتنە و هەردوو لامان هەنداوە بۆ ئەوەی ڕێککەوتنێکی نوێ و باشتر کە هەردوو لا لەسەر ڕەزامەند لەسەر ڕێک بکەون و تەواوی عێراق سوودمان بێ ئەوەی کە زۆر گرنگە لە ئێسادا ڕوبەڕووبوونەوەی داعشە و لە ئێسادا دابەزینی نرخی نەوتە کە ماوەیەکی درێژە ئەو جەنگەی ئەو پێکدادانێک کە لە نێوانیاندا بۆ متمانەی لە ئاسی نێودەوڵەتیدا لە دەستداون و دامەشەوە بۆ تەواوی عێراق شەوە ڕاستە ئەوە لە ئێسادا عێراق دۆخێکی سەختدارەوە پەیوەندیەکانیان بە هەمان شێوە لەگەڵ هەرێمدا بۆیە پێویست بە هەوڵی زیاترەیە حکوومەتی هەرێم و بەغدا پێویست دەکات کە ڕێککەوتنێک بکەن لەبارەی هەناردەی نەوتەوە کێشە ئابوووریەکانی کەیان بۆ ئەوەی بگەنە ڕێککەوتنە لەبارەی هەروەک جێڕانەوەی بودجەی حکوومەتی هەرێم هەروەها زۆر گرنگە کە منیش دەزانم کە زۆرێک بەرپرسانەوە دەزانن کە لە ئێستادا حکوومەتی هەرێم زۆر تەرکیزی لەسەر
زۆر دۆخی ئەبروی هەرێم هەیە کە ئێمە لە گفتوگۆدام لەگەڵ بەرپرسانی حکوومەت هێرم کە لە ئێستادا کێشەی نوێیان هەیە و کێشەی تریان ئێمە بەڕاستی پشتیوانی لە حکوومەت هێرم دەکەین لەم دۆخەدا. پشتیوانی لە ڕاستەوخۆ هەناردی نەوتی هەرێمی کوردستان دەکەن؟ ئەمە پرسیارێکە بۆ حکوومەت هێرم و حکوومەتی بەغدا لەسەر شێوازی ڕێککەوتنیان لەم بابەتەیە. باش لە ئێستادا ژمارێک پەنابەر و بەتایبەت هاوڵاتی کورد ڕوو لە بەریتانیاکەن بۆ وەرگرتنی مافی پەنابەرێتی. بەریتانیا مافی پەنابەرێتی دەدا بەمە؟ مافی پەنابەرێتی دەدا بە کێ؟ با ترکیز بین لەسەر ئەوەی کە لە ناوخۆی عێراقدا عێراق نزیکەی 3 ملیۆن ئاوارەی ناوخۆیە کە لە ئێستادا نزیکەی 3 ملیۆن کە ئەمەش دەکاتە نزیکەی لە سەدا 10 عێراقیەکان کە ئاوارە بوون و بڵاو بوونەوە بە تەواوی بەشەکانی عێراقداوە زۆرێک لەو ئاواران لەلایەن هەرێمەوە میوانداری کراون لاریکە لە سلێمانی دووەکەوە پێویستەکە کە تەرکیزمان لەسەرەوە ئاوارانە بێ کە هەندێکیان لە ناو کامپەکان و هەندێک تریشان لە دەرەوەی کامپەکان و پشتوانی لە ڕێکخراوانی و دەوڵەتیەکان و نەتەوە یەکگرتووەکان و حکوومەتە ناوخۆیەکان بکەین بۆ ئەوەی کە بتوان هاریکاری ئەو ئاوارانە بکەن. ئەوەی ئێمە وەکو بەریتانیا پشتیوانی دەکەین و هەوڵی زۆر جدیمانداوە بۆ ئەوەی لە ڕووی مرۆییەوە زۆر پشتیوانی لە هەرێم بکەین. ئێمە وەکو بەریتانیا لە تەواوی عێراقیشدا هەوڵ دەدەین کە زۆر پشتیوانی ئاوارەکان بکەین کە ئەوانەی کە ماڵەکانیان جێهێشتووە خەڵکانی زۆر کاریگەر بوون بە هێرشەکان. بەو شێوەیە ئەمە یەکەم هەوڵمانە کە یارمەتی ئاوارە ناوخۆیەکان بدەین. ئاوارەکانی دەرەوە ئەوانەی کە ڕوو دەکەنە بەریتانیا لە بەریتانیا مافی پەنابەرێتی وەردەگرن؟ وەڵامی ئەمە. بەدڵنیاییەوە ژمارێک پەنابەر هەبوون کە گەیشتونەتە ئەوە داوای مافی پەنابەرێتیان کردووە لە بەریتانیا. بەدڵنیاییەوە هەندێک لەوانەی هەندێک خەڵک هەبوون لە هەرێمی کوردستان کە ناچار بوون بۆەوەی هەندێکیان ناچار بوون بگەنە بەریتانیاوە بچنە بەریتانیا و توانیوانە پێش بکەون. بەڵام جارێکی تر کە هەرێمی کوردستان بووە ناوچەیە کە ناوچەی ئارامی و گەشە سەندن و دواتر ئەوان لە بەریتانیاوە گەڕانەوە بۆ یارمەتی هەرێمی کوردستان ئەوە ڕابردووە و ئێستاش دووبارە ڕواداتەوە. بەڵام لە ئێستادا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ژمارێکی زۆر لە ئاوارەکانن لە سووریا ملیۆنان هەن و هیچ وڵاتێک توانای ئەوەی نییە کە تەواوی ئەو ژمارەیە لە پەنابەران میوانداری بکە. بۆیە وڵاتانی یەکێتی ئەوروپا و لە تەواوی یەکێتی ئەوروپا ژمارەیەک لەو پەنابەرانە قوبوڵ دەکەن. بەڵام پێش هەموو ئەوانە ئەوەیە کە لە ڕووی مرۆییەوە پشتیوانی ئەوەرەکان لە ناوخۆی سووریا و عێراق و تەواوی ناوچەکەدا بکرێت. بۆیە بەریتانیا تەرکیزی لەسەرەوەی ئێمە پشتیوانی حکوومەتی هەرێمیش دەکەین لەو بابەتەدا. دوا پرسیارم کۆنسۆڵی بەریتانیا لە هەرێمی کوردستان ڤیزا دەدا بەکێ؟ دەوترێت ئەوانەی کە داوای ڤیزا دەکەن لە کۆنسۆڵی بەریتانی دەبێت پشتگیری حەزب هەندێک شوێنی تایبەت هەندێک بەرپرسیانە بێ. ئەگەر نا ڤیزا وەرناگرن. ئەمە وایە لە کۆنسۆڵی بەریتانیا بەم جۆرە ڤیزا دەدەن؟
ڕاستە لە ماوەی 3 ساڵی ڕابردوو ئەو نزیکەی 4 ساڵەمە ئێمە بە شێوەیەکی ڕاستە و خۆفی سامانداوە بە هاوڵاتیان ژمارێکی زۆر لە خەڵک هاتوون کە بۆ کارکردن و بازرگانی و خوێندن و گەشتکردن و سویانە بچن بۆ بەریتانیا و سەرکەوتوانە گەشتیان کردووە بەڵام هەموویان سەرکەوتومە بوون بەڵام لە ڕاستیدان پرۆسەیە پێویستی بە کاتێکی زۆر و تۆزە وردە و پێویستەکە بە شێوەیەکی باش تەماشای دۆکومنتەکانی خۆیان بکەن و ئامادەکاری تەواوی بۆ بکەن و بەو شێوەیە دەتوانن ڤیزا وەرە بکەن بۆیە لە ڕاستیدا پەیوەندی بە پارتە سیاسیەکانەوە پەیوەندی بە واستەوە نیە بەڵکو پێویستی بەوە هەیە کە کاتێک هەیە ژمارەی زۆر لە خەڵکی یاریمی کوردستان داوای ئەوە دەکەن کە گەشت بۆ بەریتانیا بکەمەوە پەیوەند ئەمەش ئاماژەی بۆی کە پەیوەندێکی بەهێزمانەیە لەگەڵ حکوومەتی یاریێم هاوڵاتیانی ئێرە. ئەنگەز مەکی کۆنسۆڵی گشتی بەریتانیا لە هەرێمی کوردستان سوپاس بۆی ڕاستەوخۆ لەم گەشتەی هەواڵەکاندا لەگەڵ ما بووی سوپاس بۆ زانێرەکانت خۆشەویستان لەگەڵتان بەردە